بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 سڵاوتان لێ بێ خۆشحاڵم بە جارێکتر بە دیداری ئێوەی ئازی شادە بووم لە بەرنمەیەکی نوێی نایەبەکان. خۆشەویستانم هەر لە وڵاتی سویدین شاری مالمێ لێرە نایابێکی کورد هەیە، لێرە دەژی لەم شارە دەژی. ئەو گەنجێکی شاری سلێمانی بووە، خەونێکی سادە و ساکاری هەبووە و خۆشەویستیەکی هەبووە بۆ هونەری پەیکەرسازی. لەو خەونەوە توانیوێتی ئێستا لە شارە گەورەکانی ئەوروپا کارە هونەرەکانی پەیکەرەکانی نمایش بکرێت و پیشانی گەلانی دنیای بدا کە ئەویش وە کوردێک ئەتوانێ بەشدار بێ لە هونەری جیهانی. ئێستا دەچین بۆ ماڵی ئەویش هونەرمەند مامۆستا شوان کەمال. با پێکەوە بچین بۆ لای فەرموو. يا الله ما مصلح صلاة لێبێ شلونی باشی مامۆستا جان سعادت باشە تۆ شلونی باشی زۆر سپاس دەکەم تەندروستی و زۆر باشم سپاس ماڵەکەمان دۆزیەوە بە زۆر خۆمان دەعوت کرد و هاتین بۆ لات خێر بێن ماڵی خۆتانە هەرە بەزید مامۆستا جان تەندروستی باشە شکر زۆر باشم سپاس لێراژی لەم شوێنە خۆشە لەم دەژین شوێنە ئاژین ماوەیەکە هەر بەژیت زۆر سپاس بەخۆوان ئێستا چایەکمان هێنێ فەرموو چاو فەرموو قوربان السلام عليكم ئەگەردان باش مرحبا ژیان خان باشی زۆر سپاس ئەو ژیانی هاوسەرمە خۆشحاڵم زۆر زۆر ببوورە ئێمە هاتین ئیتر بە زۆر خۆمان دەعوت کرد تۆزێ ئیزعاستانەکەین هەر بەژین فەرموون. مامۆستا شوان ماشەڵڵا خانووەکەتان زۆر خۆشە. چەند ساڵە لەم شوێنە ئەژین؟ لەم شوێنە لەم شوقەیە ئەو نییە تقریبی 2 مانگەوێ بەس نوێیە بەڵێ پێشوەقت لە جێگەیشی تر بووین بەس هەر لە شاری مالمۆ. چەند ساڵە لە مالمێیت پێشتر لە من تقریبی 10 ساڵە لە شاری مالمۆژین بەڵێ لەو پێش 20 ساڵ لە ئەڵمانیا بوو. 20 ساڵ یعنی بە هەمووی 30 ساڵ لە دوورە وڵاتی تقریبی لە 94ەوە. باشە مامۆستا شوان هین ئەو غەریبیە خصە تۆزێ ئیزعاژی نییە بڵێن سەخت نییە بەتەکید غەریبی تاوان بۆ هەموو کەسێ سەختە و ناخۆشە بەس بۆ هونەرمەند زیاترە لە بەرەوەی هونەرمەند لە شوێنی خۆی دوورەکەوێتەوە لە ئیشی خۆی دوورەکەوێتەوە تۆ لە شوێنی خۆت ئەتوانی زیاتر بە ئاسانی ئیش بکەیت خۆتەزانی ئەم وڵاتانە ئیشکردنی هونەری هاوڕێی کۆن و ئەوانە و ئەوەش خەرە سەر بەڵێت غەریبایەتی ناخۆشە بۆ هەموو کەسێ بۆ هونەرمەند زیاترە بێت بەزیتر وەکو دەڵێن ئەڵێن شام شەکرە و وڵات شیرینترە هەر شیرینترە بەڵام گرنگەوەیە تۆ لە هەرجەیەکی دنیابی بتوانی خزمەتی گەلەکەت بکەی وانە وڵات و گەلەکەت. مامۆستا شوان لە شتێکا بینیم کە چۆن چیتە چاوپێکەوتنی جەنابەت بوو چۆن ئەچیتە پەیمانگای هونەرە جوانەکان لە سلێمانی ئەمێ بۆمباسکەی بۆچی بەشی پەیکەرسازی هەڵبژارد یعنی لە پەیمانگای هونەرە جوانەکان بۆ نەچیتە میوزیک بۆ نمونە بۆ نەچیتە شانۆ سەبەبی ڕیسی ئەگەڕێتەوە بۆی کە خۆم حەزم لە ئیشی پەیکەرسازی بوو حەزم لە ئیشی تەختیتات و سکێچات و ئەوانە بوو بەس هینی سەرەکی ئەوە بوو ئەو کاتانی کە لە پەیمانگا بووم ساڵی 1970 مامۆستایەکمان هەبوو مامۆستا کۆسەر دوشەمار یادی بەخێر بێسە لە ستۆکهۆڵم من بەس ئیشی هونەری ناکات ئەو کاتە پێیکەری کاوای ئاسنگەری دروست کرد ئەگە بزانێ بەڵێ بیرمە دوو جار دروست کراوە پەیکەرە جارێکیان لابرا دوایی پەیکەرە جوانەکەیان چکەوە دوای سەقەت بووە پەیکەرێکی زۆر ناشرین بەزۆر مامۆستا کۆسرەت شتێکی زۆر جوان بوو جا بۆ کاتەی ئێمە لە بەرچاوی من کە تازە دەست پێەکەیت بەڕاستی کە ئەو پەیکەرم بینی ئیتر ئەو حەزت چۆن ناوانێ و
ئیتر دوای ئەوەش بەردەوام بووم بەسەرەوە. لەناو هەر تۆ بە سوتفەش بوویتەوێ ئەوە لەو ینی باسی واقعی کە تۆ قوتابیەکانی پەیمانگای هونەرە جوانەکانە بینیوە کە جلی بڵین زەی موحەدیان دروست کردووە و حەزت وتوتە بزانین ئەمە چێ لەمانە چی قوتابیان بەتاکیدەوە لە بیدایەتە بوو کە لەم تۆستە بوو ئەوانم ئەو کاتە پەیمانگای هونەرە جوانەکان لە هەوارە بەرزە بوو. ئەنجا ئەم بینی کە قوتابیەکان بە جلی زەی موحەد و ئەوانە ماڵی ئێوەش لێەوە نزیک لەو شوێنەوە نزیک بوو بەڵێ. ئیتر ئەوە سرنجی ڕاکێشام کە پرسیارم کرد وتم ئەمانە تەلەبەی کوێنەوەوانە وتیان ئەوە شوێنێکە پێڵێن پەیمانگای هونەرە جوانەکان تەمان ئەو کاتە کەس ئەو هینی نوێ بوو زۆر نوێ بوو. ژیانخانی شەر ئەوەی خوێن بوو یا تۆ جەنابیشت مامۆستا شوان وتی کە خەریکی سیرامیک بوویت و ئەوانە بێکەوە ینی قوتابی بوون بڵێن شوان لە پێش تقریبی 3 ساڵێ من لە پێشەوە من وەجبەی سێهەمی ماهاتم یعنی لە پێش منەوە دوو وەجبە هەیە. شانسەکە دووە بووە جا دایکی جەنابەت پێی خۆش نەبوو کە باوکت بەڕەحمە بێ من باوکم بە مناڵی مردووە لەگەڵ مردوی حاتریان بەڵام هین بوو لەو فترانیان دایکم حەزی کرد تۆ زۆر زیرەکی دەرەجەکانت باش بوو نمرەکانت بەس بۆ من حەزی کردبووە ببیت بە پزیشک و ئەندازیار و ئەو شتانەوە کاتەوە زانام ئێستش هەروایە چۆن لە خێزانە حەزەکەن بێ بە دکتۆر یان ببێ بە مهندس چوزانم یانی ئەوانە لەوانەیە وابیرکەنەوە مستەقبەلی باشترە ژیانی باشترە بێت. بەس بێ ناکەنەوە مناڵەکە حەزی لە چییە خولیای چییە؟ ئیتر بزان لەو کاتانشا دایکم ناقی نییە ئیتر ئەو هەرو ئەوەی لە خەیاڵە باشە ئێستا خۆت ئەگەر پێت باشە کە ئەو کاتە بە قسەی دایکت بکردایە یاخۆت چاکە کرد کە بە قسەی خۆتە کرد و بووی بەم شوان کەمالێک ئێستا ئەم پەیکەر سازە بەناوبانگی لێ دەرچووە کامیان باشتر بوو لە ڕاستیە ئەگەر ژیان بگەڕێتەوە ئەگەر ژیان بگەڕێتەوەوانێ بە تەکید هەرەمە هەڵەبژێرمەوە چێ خۆم حەزم لێ بوو ینی من هەستەکەم ئەگە پەیکەرساز نەبم هیچ ئیشێکی تر نییە ینی وابیەکەمەوەی هیچ تر نادان ڕاستی. ئەگەر ئەو کاتەش بەڕای من ئەگەر بە قسەی دایکت کردایە و مەسەلەن تۆبت خوێنەیە یاخۆت هەندەسەت هەر ئەبووی بە باشترینەکان وەڵاهی لەوانێ بە تەکید لەوانێ بمایە بە دکتۆرێ بەس لەوە نییە یاڵێ وەکو هیوایەت هەر پەیکەرم دروست کردایە. ئەوش ئەگەر ببی بە جەڕاح مەسەن هەر ئەوە ستراکچەڵ و مەسەلەن مەسڵەکان و ماسوولەکان و هەرو شتانەیە بە تەکید پەیکەرسازی پێویستی بۆ هەیە کە شارەزایی و هەبێت لە بواری تەشریح و ئەنەتۆمی و ئەوانە بەس ویستمەوەش بڵێم یعنی تۆ شەر نییە هەر لەو بوارە بخوێنی ینی زیاتر حەزەکە ئێستا زۆر کەسێ ئەکادمی نەخوێنەوە پەیمانگای نەخوێنەوە بەس هونەرمەندی چاکیشتن ئێستم کاتی خۆی ڕەسامێکی زۆر مهم هەبوو لە بەقا دکتۆر عەلا بەشیر بەڵێ معروفە بەناوبانگە عەلا بەشیر ئەوە دکتۆری عەزەڵات و تەشئین بوو دەمار و ئەوانە بوو بەس معرەزی شێ کردەوە یعنی ڕەسامێکی زۆر مهم بوو یعنی وەکو بڵێن هیوایەتێک وەکو ئەوە بڵێ بەڵام ئەوەیە تۆ گەر بۆ بڕاقسی ئێستا بۆ نمونە حەزەکەم لە هونەرا بوو دوایی بۆ پەیکەرسازی ئەگەر بۆ بڕەقسێ بخوێنی مەجالەکە زیاتر بۆ ئەکرێتەوە. بەڵێ بەڵێ جا پەیمانگەی هونەرە جوانەکانت لە یەکەمەکان بووی دوای چووی بۆ بەڵێ بڵێن کۆلێجی هونەرە جوانەکان ئەو کاتە ئەکادمیە بوو ئەکادمیان بۆ کۆلی تامان کۆلی لە بەغداد بوو لە بەغا بوو بەڵێ لە زانکۆی بەغا بوو ویسمەوە بڵێم ئەو کاتە ئەکادمیە بوو چکە ئەکادمیە دەرەجەی لە کۆلیژ بەرزترەکەوێ بە کۆلیژ داوە لەوێ بوو من لە پەیمانگای هونەرە جوانەکان یەکەم بووم تاوان هەموو ساڵ یەکەمە بووم وەلو من باوەڕم بەوە نییە لە هونەرا یەکەمی ئەوانە نییە بەس منی تر لەو شوێنە خوێندنەکە بەڵێ لەو خوێنە نیڤۆیەک هەیە تۆ لەو نیڤۆیە باشی تاوان یەکەمی کوردستان بووم لەبەرۆی تۆ کاتە بەس یەک پەیمانگا بووم کوتزانی ئەو کاتە
انجا الاكاديميش العراق يا كم بوم شكو كاتش هي اكاديميه بس اكاديمي بقى ايتر براستي يعني حزم لي استشاريه كمي هیوادارم ما وصل شوان تشتيك واكاب مثلا ك بيكرك دروست اكي تشتي بيكرك لا تقرنقا اي ماتريال كي بي برونز دروست كري ياخذ لا شو زانم بصير وكو بلين مواد كاني تربي ياخذ فكري بيكرك قرنقا لايتو ئەو پرسیارێکی زۆر گرن زۆر جوانەکە ئەزانیت چۆنە خۆی ئیشی هونەری بەڕاستی هەمووی بەیەکەوە ئاوێتی یەکتریە بێت یعنی تۆ کە ئیشێکی پەیکەرەکەیت ئەبێت فکرەکەشی گەگرنگە دوای ئەوە ئەنجا کە تۆ پەیکەر دروستکەکەی یەکێک لە پەیامەکانی پەیکەرەوەی بۆ مێژوو بمێنێتەوە ئەجا تۆ گەر لە ماوادێکی باش داینەڕێژیت فترێکی بەسەرا بڕاتێک زۆر بڕناکە وەکو ماتریال ئەوەش یعنی لە ماتریالیش برۆنزەکە مویمە برۆنزۆر میمە برۆندێکێکە لەو مادانی کە ئەتوانی بڵێ لە هەشتای پەیکەرەکانی دنیا لە برۆنزە زۆر ڕاست جا پەیکەر هەیە چەند سەد ساڵێک هەر هەیە و هەر ئێستاش خەڵکە ئیبینێ بەس هەندێک پەیکەریش هەیە بۆ نمونە ئەوانەی لە فاتیکان هەن داڤنشی و مایکلانجیلۆ ئەوانە هەر لە مەڕمەڕ و ئەوانە نازانەوەی بەردەکان گرانێت توشتە چەند ساڵە هەیە ڕاستە ئیشی پەیکەر لە بەردی مامەڕیش تاوانەوەش بەشێکی زۆر گرنگە ئەوان پەیکەر تاشیە پەیکەر تاشیە و من کاتی خۆی لە یۆنان بووم یەک ساڵ ئەوەشم کردووە لە پەیکەر تاشیم کردووە لەسەر بەردی مامەڕەوانە ئەوە بۆ هەر بۆ بینەرانی خۆشەویست مامۆستا باشترە زانێ پەیکەرسازی و پەیکەرتاشی جیاواز ڕاستە بەڵێ پەیکەرسازیەوەیە تۆ پەیکەرەکە نەبێت یان ماوادەکان نەبێت خۆت ئەوەیە سازیکەی دروست سازێکی ئاسنەکەی بۆ چاکەیت و لە حیمەکەیت و تەلی پێواکەیت و ئەنجا بە قوڕ دروستێکی یان بە گەچ تاوان لە پێشان مۆدێلەکان بۆ واکرێت بەس پەیکەر تاشی ئەوەیە تۆ بەردێکە یان دارێکە پەیکەرەکە هەستەکەی لە ناوایەتی تۆ بێ بیکەیتەوە ئەو بەعەرەبی پێڵێن نەقاش نەقاش ئەوە قاوەشمان بۆ هاو قاوەژە خۆی نویتر باسی پەیکەرەکانەکەین کامە ئەمە ڕەشەژیانەکان دەستت خۆش بێ زۆر سپاس مامۆستا شوان ئەم پەیکەرە ئەگەر لەمایانەوە دەست پێ بکەین بەڵێ ئەمەمان بۆ باسکەی ئەمە مۆدێلی پەیکەرەکەی خەڵاتی کامەرانە بەڵێ تاوانە من بۆ کوردستان دروستم کردووە 2 ساڵ ئەو بوو بە 2 ساڵ لەمەوە پێشداوایان لێ کردم خەڵاتێک بۆ فۆتۆگرافی دروست بکەم بە ناوی کامەرانەوە بەڵێ ئەنجاگە بزانن کامەران کاتی خۆی لە شەڕی داعشە بەڵێ بێسەر و شوێن کراوە ئەوانە بەڕاستی من ئەوە زۆر تاسیری تێکردم یعنی پێم خۆش بوو کە ئەو شتە بێت یعنی ئەم مۆدێلەی تر هەموو ساڵانە لە تۆ داوا ئەکەن کە دانەیەک دروستکەی لە برۆنز بڵزەوە ئەنجامە ئێستا مۆدێلە ئەسڵەکەی لە ئەلمنیومە تەمان لە پێشا لە قوڕ کردووە ئەم مۆدێلەیەم لە قوڕ دروست کردووە دوایی لە مادەی ئەلمنیوم تەمان قاڵبی لمم بۆ کردووە یەکینی دوور و درێژ ئەوە تەکنیکەکە دام ڕشتۆ لە ئەلمنیوم و وەکو مۆدێلێکی ئەسڵ لای خۆم هێشتمەوە یعنی ئێستا 1 ملیۆن دلار بنێەوە نایە چکە مۆدێلی ئەسڵاوە ئەمە ئەسڵەکەیەتی ئەوە نایدەی بەکەزی خۆ من ئەمەی خۆمە ئێتر ساڵانە ئەگەر ئەوە بێت ساڵی 2 دانیانەوێت ساڵی 2 بەڵێ ساڵی لەوێ ئەیەن بە کەسێکە لە بەشی فۆتۆگرافیا ئیشی کرد بێ و ئەکتیڤ بێ و ئەوانە ئەنجامە دەستگای میتۆگرافی ئەوە بێ دوای پیشانی بات هاڵە سێ بە سپۆنسەری ئەو شتانە ئەی ئەمەیان چییە مامۆستا ئەم ئیشانە ئەتوان بڵێم ئیشی ئەمە برۆنز ئەوە برۆنز بەڵێ ئەمانە برۆنز ئەمەش برۆنزە بەس ئەمە نوێترە لەوانیکە چۆ برۆنز ئەو جوانی هەیە قسە ئەفەرمووی کە ئەکسو دەکا بڵێن سەوزە بێ ڕەنگەکەی کەسکە بێ لەگەڵ ئۆکسجین و وانات تێکەڵە بێ بەڵێ هە زانیاری تەکنیشی تاوانەمانە خۆمی کەمیانی ئەو ئەکسیدەی کە باسی کرد خۆمی کەم بە موادی کیمیاوی چۆ خۆیەگە برۆنز وازی لێ بینی ئەو ڕەنگە ئەگرێ بە زۆری پێچێ
15 ساڵی تر بەس من دەتوانم لە ماوەی 10 دقەیە بە موادی چیمیایی طبعا ئەمەش ینی کردارگە و خێرا کردووە بەس ینی ویسم ئەوە بڵێم پاتینە هەر ڕەنگی سەوز نییە ئەتوانی ڕەشی بکەیت ئەتوانی یعنی کەواتە ئەمانەش هەموو برۆنزن بەڵام ڕەنگەکان خۆت ئەمەیان برۆنز نییە ئەمەیان ئەلمنیۆمە ئەلمینیۆم بەڵێ ئەمە لە مادەی ئەلمنیۆم باشە ئەلمنیۆم قورسترە یا سوکترە دەست بەرەوە زان سۆرە اینجا بۆمان باسکە ئەمە معنای چییە مەسەرەن ئەمە دوو بۆ لێرایە ئەم ئەمانە ئیشی مۆتیڤین ینی خۆم بەینی ئەفکاری خۆم و بە فکری خۆم دروست تاوانم ئەم ئیشانە کۆمەڵی ئیشن ئەمە لەگەڵ ماهاتوو لە ئەکادمیەوە توان بڵێن لە ماهادی شەوە لە ئەکادمیە یان کاتی خۆی ئەمانم بە سکێچات کردووە یعنی وەکو ستایلی خۆت ئەمە ستایلی خۆم ئیشێکی تعبیری سوریالیە ئەنجا یەک شتی تر هەیە ویسم ئەوە باس هونەرمەند ینی لەم وڵاتانە یان ئەگەر بتوێ ئیشێکی هونەری بکەیت هونەرمەندەکە خۆی لەوانە نییە بتوانێت بۆت باس بکات خۆش ئەی خەڵک هەیە ئەخساسی ئەوەیە ئەوانەی لە بواری هونەرە خوێنیانە شەرحەکە تیۆریان خوێنووە ئەتوان باسی ئەو ئیشە بکەن بۆچی شوان شەرتە مەسەرەن هونەرمەند شوان کەمال کە پەیکەرێک ساز دەکات لەسەر ستایلی لە ستایلەکانی دنیا کە پێشتر کراوە ئیلا لەسەر و ستایلە ئیشکەی یا ئەگرێ ستایلێکی خۆتە هەبێ ئەگرێ ستایلێکی خۆت هەبێت ینی بەتەکی ستایلێکی ئێستا من باوەڕ ناکەم ئەسە لەم ئیشە لە دنیای هەبێت ئەبەو شێوەیە بەڵام تۆ تەکنیک و بەکارهێنانی مەوادەکان ئەوە ستاندارتەوە بەس وەکو تعبیری وەکو هین بۆ شێوەیە ئەنجا یەک شتی تر ویستم ئێستا ئەگەر من قسەکە و بیرنەچێتەوە ئەگەر من ئیشەکەم ئەوە بێ وەختی خۆی بە مناڵی پیانەوتم چیرۆکی هەبوو کە دنیا لە ژێر بوومە لەرزەوا دروستە بێ وا تێگەیشتم کە بە مناڵی چیرۆکی مناڵ بوومە لەرزە لەسەر مانگایەک و نازام اینجا کەسێک و ماسیەک وەستاوە لەسەری و ئەلەرێت و بوومە لەرزە دروستە ئەمە هەستەکەم شتێکی وایە لە بابەتێ ئەوە شتێکی جوانێت تێگەیشتویلی من دایمەن لەگەڵ ئەوە بووم کە زۆر جار ئەمبینی هونەرمەند ئەو شتم دروست و باسی ئەوە ئیتر تۆ بینەرەکە ئەبەستیتەوە بەس ئەگەر وازی لێ بێنی بۆی خۆی بە فەنتازی خۆی بە هەڵبەت هونەرمەند کە ئیشەکەی ئەکا کە تەواو ئەبێ ئیتر ئەویش ئەبێ بە بینەرێک وەکو من و تۆ ڕاستە وایە ڕاستە ئیتر ئەو ئیشانەش ئەکەێتەوە سەر ئەو پەیکەرسازەیان ئەو هونەرمەندە بواری ڕۆشنبیری تێگەیشتنی بین دنیا بینینی یعنی زۆشت ئێستا بۆ نمونە بە شتێکی ئەمە ئەتوانم شتێکی کەم بۆ باسکەم کە ئەمە کاتی خۆی کە سکێچم بۆ کرد سەڵێکە بەڵێ ئەم تەیرانە چین ئەمە بازە ئەوە بازە ئەنجا من کاتی خۆی سکێچەکەم پیشانی برادێکم لە عیلم نەفس بوو ئێستا دکتۆری نەفسیە بەڵێ وتی شوان لەواچێت تۆ لە خەوە خەو زۆرە بینی ئەفریتەوانەوتم ئاڕەوەڵە ئەوشمەیە وتی ئەو تعبیر لەواکە کە تۆ ئەو زۆر ئەکتیڤی تاقەیەکی زۆرە پێ خوارەوە قاچە بەسراوەتەوە کیسەڵیانە ئەڕات فەنتازی زۆرە ئەتەیەش زۆر بکەیت بۆ نمونەیان جوانە جوان ئەوە چۆتە بڵێ سابکۆنشنس عەقڵی باتینی ئەوانە زۆر باشە اینجا زۆر گرنگە بەلای منەوە مەسەرەن کوردێک بتوانێ لەناو ئەوروپا جێگە دەستی خۆی دیار بێ مەسەرەن ئەو هەموو کتێب و ڕۆژنامانە کە لەسەر جەنابتیان نووسیوە لەوەش گرنگتر کە تۆ پەیکەری خۆت هەیە لە شارێکێک و مالمێ پەیکەری تۆیە و دروست کردووە پەیکەر لە ئەڵمانیا هەیە چەند شاری تر پەیکەری تۆ کە دروست پەیکەرم لە ئەڵمانیا هەیە لە زۆر شوێنیانی لە ئەڵمانیا هەر یەک شار نییە لە دیسلدۆرف هەمە لە شاری ووبەرتاڵ هەمە لە مینشن هەمە لە شاری ووبەرتاڵ 5 پەیکەری گەورەم هەیە ینی لە شوێنە گشتەکاندان پەیکەری کە 8 مەترە زۆر باشە باشە ئێمە ئێستا ئەمە قاوەکە ئەخۆین لەبەروی کە لە مالمەین لە شاری مالمێش پەیکەرێکی تۆ هەیە دانراوە ئەم قاوە خۆشەمان خوارد کە ژیان خان دەستی خۆش بێ دروستی کردووە دوایی بە پیاسە ئەچین بۆ لای پەیکەرگەش دوێ هەر گفتوگۆکەی با خاوەکە بخۆی جارێ یەک شتی تری هەبوو کە سەما بنەچێت ئەنجا من ئەم ئیشانەی خۆم هەر لە کۆنەوە لە ئەڵمانیا و لێرەش هەموویم دۆکۆمنت کردووە یعنی چۆن لە هەوڵەوە دەستم پێ کردووە
هەمووی بە ڤیددیو و يعني بڵێنەوەکو باکستیج کە لە پێش زۆر یعنی بۆ بینە ئەگەر ویستیان بە دوای ئیشتەکانمان بگەڕێن یان باسی ئیشێکەکەم زان هەمووی لە یوتیوب یان هەر لە گوگل بنووسە شوان کەمال یەک دنیا معلومات و زانیاری و ئەو ئیشانەوە ئێستا لە بەرنامەی نایابەکان لە کوردستان 24 ئەوە هەڵبەتە خەڵکی کەش تەماشاکەوەی تر زیاتر دێنەوە بەرچاوە. ماوەسا شوان ئەمانەش لێرە لە زۆر ئەم کتێبانە و لەم ڕۆژنامانە ناوی تویان زۆر باس کردووە. تۆزێکمان بۆ بازەکەی ئەمانە چین؟ بەسەر چاو ئەوە باسکەم کاکە سۆرانجان ئەم کتێبانە ئەو ئیشانەی کە کردومە هەنێکیان تاوان ئیشم زۆر کردووە هەنێکیان کتێبوشت لەسەری چاپ کراوە بۆ نمونە ئەمە پەیکەرەکەی فیلیکس مندلسن هەمووکو برۆشورێکیش و ئینفۆرمیشنێن زانیاریێن لەسەر ئەتر لەسەر ئەو پەیکەرە و لەسەر ئەو پرۆژەیە کتێبیان چاپ کردووە. ئەجا لە ناو کتێبەکە باسی منیشیان کردووە کە پەیکەرەکەم چۆن دروست کردووە و مەراحیلی ئیشەکە و بۆ نمونەمە پەیکەرەکەی فیلیکس مندلسنە ئەم کتێبە چۆ دانراوە پەیکەرەکە ئەمە لە شاری دوسلدۆرف لە ئەڵمانیا لە بەردەم ئۆپێرای ئەڵمانیا. ئەجا لە کتێبەکە تەمان باسی ژیانی فیلیکس مندلسن و چۆن ژیا و ئیشەکانی و مندلسن یەکێک بوو لە میوزیکزانە بەناوبانگان ینی هینی سەدەی ڕۆمانتیک دوای بتهۆفن و مۆتسارت و ئەوان توانین بڵی لە ڕیزی ئەوانە لە قۆناغێک لە قۆناغەکانە ئەجا بەشێکی لێرە لە بەشێکی ئیتر باسی پەیکەرەکە ئیترم باسی مەرانی تر بیۆگرافی تۆ ئەوانەشی هەیە ئێستا بۆ نمونە لێرە هەتا ڕسمی دەستمیان گرتووە کە ئەدەوات و شتەکە بەکارێنم لێرە نووسراوە کە هونەرمەند شوان کەمال لە مەساتی ئەخیری پەیکەرەکەدانێ و ئیتر قاڵبکردنی و داڕشت نووسانی بەیەکەوە لە حیمکردنی و ئەوانە هەر هەمووی پەیکەرەکەی تایە یعنی لەو کارانەی کە ئەمە بڵێن ئیتر زۆر سەرنجڕاکێش بووە بەلای ئەوروپیەکانیشەوە ئیتر هەندێک ئیشیش دەیە کە هیچ باس نەکراوە بڵێن بەتاچی ئیش هەیە تاوان ئیشم زۆر هەیە لە ئەڵمانیا ئەتوان بڵێم بۆ ئەو کارگەیە لەوانەیە 100 ئیشم کرد دەبێت بە هەموو جیهانە بڵاوبۆتە لە ئەڵمانیا نییە بەتەسێ من باسی ئەوانە کەین کە گرنگیەکی پێدراوە و ئەنجا تاوان کە کتێبیشان لەسەر چاپ کرد دیارەوە قیمەتێکی خۆی زۆریشن ئەمانە ماوەسا ئەنجا ویستمەوەش بڵێم ئەمە ئێساسی بۆ ناو بازار ئیشێکمان هەیە لە پارچێ دانراوە ئەچین بۆ لای ئەو پەیکەرە ئەچین بۆ لای ئەو پەیکەرە بۆی بینەرانیش ببینن بەڵێ ئەنجا ئەمە گۆڤارێکی زۆر مهم هەیە لە وڵاتانی سکەندناڤیا دەرەچێم گۆڤارە بە ناوی لێت سمێلت وازان باسی توانۆ ئاسان توانەوە یعنی ئەنجام زمانە ئەڵمانیەکەم لە سویدیەکەم باشترە ئەوکەی باشە وەڵامی چیان نازانم بۆ دوو زمانە ئەنجا ئەمە باز لە هونەری پەیکەرسازی و توانەوەی میتاڵەکانەکە لە ئەوروپا هەموو ئەوروپا چۆنێتی یعنی بڵێن تەکنیک لە تەکنیکێکی ئەنجا لەم بەشیانە لەم عەدەدە باسی پەیکەری فیلەکە کات ئەجا لە ناو پەیکەری فیلەکەش هەر لێرە لە مالمۆدانراوە دوو پەیکەرت هەیە لێرە لە شاری مالمۆ دوو پەیکەرم هەیە کە بۆم دروست کردوون بۆ بە بەلەدیەی ئەم شار بۆ شارەوانی ئێرە لە شاری تریش ئیشم هەیە لە یۆتۆبۆری هەمە ئێستا توانین چین بۆ لای دوو پەیکەرە ئەڵێ چی دوای ئەمانە کە ئاوا تەماشاکەین بۆ بینەرانیش دوایی ئەوانە دائنین ئیتر بڕۆین بۆ لای پەیکەرەکە وای لێکی فیلەکە خۆشەویستانم ئێستا ئێمە لە پارکێکی زۆر بەناوبانگی شاری مالمۆین پێڵێن
پارکی باخی یاخود باخی میلەت اینجا لێرە مامۆستا شوان پەیکەرێکی داناوە ئێستا ئەوە دەچینە لای پەیکەرەکە ئەمە پەیکەرەکەی لێرە اینجا ئەبێ مامۆستا شوان بۆ باسکی چۆن فکری ئەم پەیکەرە و لە چی دروست کراوە و چۆن بوو دانرا ئەمە کاک سۆرانکە ئەم پەیکەرە تاوان چیرۆکێکی خۆی هەیە ئەمە تاوان ئەمە بە تەنیا نییە ئەمە 6 پەیکەرن ئەنجە کاتی خۆی ساڵی هەفتاکان 5 دانیان دروست کردووە ئێستا لە ناو شارە دانراوە بەلەدەی ئەم شارە دروستی کردووە ئەم پەیکەریان دروست نەکردووە لەبەرەوەی توانە حەجمەکەی زۆر گەورەیە و مانتیقەکە تێکە و یان لەوانێ سیارە هات شوکات یعنی لە ساڵی هەفتاکان حەزیان کردووە پەیکەری بچووکترە بێ بەڵێ نا ئەمە هەر مەجموعەیەکن بەیەکەوە بڵین دەستە خۆشکن دەستە خۆشکن پیانەوترێ ئۆپتیمیستیشە ئۆرکێسترا یعنی مۆسیقا دڵخۆشەکان ئەتەوانێت تریش مۆسیقا لێن تاوان ئێستا ئەمە کارکتەرێکە لەسەر فیلەکەی و وەکو دەهۆڵێک ئەژەنێ ئەمە پێ بەڵێ فیل و تەپڵ کوتەکەی ئەوەی لە تەپڵەکەیەوانە ئەنجا بەلەدەی مالمۆ زۆر گەڕان تاوان وتیان شوێنێ بدۆزینەوە زۆر شوێنیان ئەوە کردبوو لە کۆتاییە وتیان ئەم شوێنە باشترین شوێنەکە بۆی ئەو بکەین و ئیتر پرۆژەکان هێنا بۆ ئەو شوێنی کە ئێمە ئیشی لەکەین من بەینی ئەوەی کە لەوێ هونەرمەندم و لەلایەنی هوەری و پەیکەر دروستکردنەکە لەسەر منە ئیتر لەگەڵ ئەو کارگەیە باسمان کرد ئەو پەیکەرە چۆن دروستکەین شێوە حەجمەکەی چۆنێت و حەجمەکەی چۆن بێ و لە چ مادێ دروستکراوە ئەمیش ئەمە نزیکی 6 مانگ خەریکی وم لە گەچ دروستم کرد هەموو مۆدل هەموو پەیکەرێکە تۆی بینی مۆدلەکەی لە گەچەکرێت یان لە قوڕەکرێت بەڵێ پەیکەرەکەی نزیکی 6 مانگ دروستم کرد لە گەچ تاوان ئەو گۆڤارەی کە لە ماڵ دوای یەکرێ بە قاڵە بۆکو قاڵە بێ ئەو لە کاتی ئەوەی کە بەگەز دروستەکەی لیژنە ئاهات لیژنە لە بەلەدیەوە ئاهات خەڵکی پسپۆری تا و مێژوو ناس و ئەتر ئەوانی کە جوان ناسن و ئەندازیستاتیکە ئەزانن ئەندازیان زۆر جاریان و شوان با ئەوە یەک تۆ درێژتر بێ یان کورتیانی ئەوانی تیا وەکو هەندەسە بڵێ ئەنجا ئەوەیە لە بۆرەکە کاتوانین چاچی بکەیت کە بۆرەکەکە تەواو بوو ئیتر ئیشی تەکنیشی تێکەوێتی پەیوەندی بانەوە نامێت یعنی ئەوان کە لەسەر قەبارە و لەسەر دیتیلسەکان کە ڕێکەوتن اینجا بۆ تەنفیزی تر حەقیان نییە بەسەر بەزایتر لە تەنفیز دەکەوێتەوە سەر خۆمان بەڵام لەسەر ئەوە کە کۆک بوون کە بە برۆنز دروست کرێ بەڵێ ترەوە برۆنز باشە تەکلیفەکەی چەنە مامۆستا شوان تەکلیفە وەکو مادی ئەمە پەیکەریشی ئەوە چەنی تێئەچێ طبعا تەکلیفە و تێچووی ئەم پەیکەرانە لەسەر من نییە یعنی من دراسی و ناکەم بەس زانیاری هەیە ئێستا پەیکەرێکی ئاوە بەلایانی کەمەوە 2 ملیۆن و 3 ملیۆن کڕۆنی سویدی یعنی چەند بە دۆلار چەندەکە بە دۆلار بڵێ 15 دەفتەر هەڵێ خۆوانەوە دەفتەر 150,000 دلار بەڵێ ئەوەی تێچێ بەس دەبێ زۆربەی ئەوە بۆ کارگەکەیە و کارگەکەش ئەوێ سوودمەند بێت یەک کۆمەڵ بزنسە تیمێکی گەورە ئیشی تیاگەنا من هونەرمەندەکەم بەس خەڵکی تر قاڵ بکات ئەم پەیکەرە بە یەک کوتلە ئەکرێ یاخود کوتلە کوتلەیە دوایی کە گەچەکەیە اینجا ئەندرێ بەیەکەوە داوان ئەم ڤیدۆی دروستکردنی ئەم پەیکەرم بۆ داناون ئەتوان لە بیدایەتەوە کە چۆن دروستم کردو لە گەچوانە یەکەم جار هەمووی بەیەکەوە دروستەکەم بەس دوای کێکی بە قاڵب بڕینەوەی تێکەوێت بۆ نمونە باڵەکانیم بڕیوەتەوە ئەمانە بەجیا کردومانە ئەم تەپڵانە بەجیا اینجا دوای لە حیمەکەن بێت دوای هەمووی لە حیم ئەکرێ و چاکەکرێ و سافەکرێت زۆر باشە باشە ئێستا بۆ نمونە شارەوانی مالمێ شارێکی بەناوبانگی سویدە
لەسەر چ ئەساسێک بڕیار ئەدەن ئەم پەیکەرە لەم جێگەیە بێ و پەیامەکەی چییە؟ ئەنی ئەمە چۆن گرنگی ئایا لای ئێمە هەندێک جار پەیکەر دائەنرێ لە سلێمانی لە هەولێر لە دهۆک مەسەنەن ئەبێ پەیکەر چۆن بێ ینی شارەوانی ئەبێ ڕەچاوی چ شتێ بکە بۆی بڵێ ئەم پەیکەرە شایانی ئەوەیە لەم جێگەیادا بن ڕاستە دەوان بەفعلیەوەی من ینی ئەزمونێکی دوور و درێژم هەیە لە ئەڵمانیاش لەگەڵ بەلەدی ئەو شارانە ئیشم کردووە لیجنەیان هەیە لیجنەی تایبەتیان هەیە وەکو باسم کرد لێ لیجنەکە خەڵکی ستاتیکی تایە ئەو پەیکەرە چۆن بێت هەتا حسابی ئەوەکەن ئەوە ئەگە بکەوێت بەسەرێکێکا بکەوێ زەرمە نەبێت لەبەر حساباتی ئەبێ بەوردی دراستێکی یان ئەو کونانە بچووک نەبێ بۆ یەکەم ناو سەری پیاکرد دوای سەری عاسی حساباتی زۆر شتێکم بەڕاستە ئەی مەسەلەن پەیامی ئەو پەیکەرە چ شتێک گرنگە بۆ شارەوانی شارێکی ئەوروپی کە پەیامی ئەو پەیکەرە چی بێ مەسەلا ئێمە هەندێک جار مەسەن گلیلەوە کرێکە پەیکەرەکان زۆرن بەڵام هەندێک پەیکەر پێویست ناکە هەبێت ینی و جێگای پەیکەرەکەش گرنگە بەڕاستی خۆشارەکانی ئەوروپا بەوە ناسراون کە زۆر گرنگی بە پەیکەر و بە ئیشی هوەری و بەو بابەتانە ئەیەن ئیتر بەتەکید هەموو شارێک وەکوتم لیزەی خۆی هەیە ئەمجا ئیشانی کە داهەنرێ ئەوان ڕەچاوی ئەوەکەن کە پەیوەندی بە کولتور و بەچی یعنی ئێستا بۆ نمونە من لەوانەیە بەلای ئەمە زۆری نەبێت ستاتیکا لایەنە جوانیەکەی لەوانەیە زۆر گرنگ بێ ئەمە تاوان ئیشێکە ئەوە پەیکەرسازەکان زیاتر دەزانن ئەو مەسەلەی کوتلە و تەکنیک و ئەوانەی یعنی لە مستەوایەکی زۆر بەرزایە مامۆستا کاری نوێ چییە ئەو کارەی کە ئیتر بڵین پرۆژەی نوێ پرۆژەی لە داهاتووە بۆ نمونە لە کوردستان ئیشت ئەبێ بۆمان یاخود لە وڵاتانی دنیا کاک سۆرانجان بە تەئکید پرۆژەم هەیە بۆ کوردستان و ئەو کاتە باسم کرد ئێستا لە کوردستانەوە زۆر نامم بۆیە ڕامەستێمان کاکشوان حەزەکەین بۆ نمونە پەیکەرێکمان بۆ دروستکەی ناوەکەی ناڵێن لە بەرەوەی ئەو شتانە هێشتا نەبووە بەڕاستی زیاتر گرفتی لای خۆمانەوەی کە دەرخستەی پەیکەرەکەیان بۆ کەم پرۆژەکە لە سیعرەکەیە ئاڵێن ئەو پەیکەرە گرانە بۆ کوردستان بودجەکە زۆرە بۆ گرفتی منیش ئەوەیە من لێرە ئیشەکەم ینی ئەو شتانی کە من ئەیکەم ئەو پەیکەرەگە دروستیکە بێ لێرە بیکەم تەکلیفەکەی زۆرە بێت تەکلیفەکەی زیاتر لە بەروی لای خۆشمان کارگەی توانەوەی برۆنزمان نییە یعنی شوێنێکمان نییە بڵێ ئەم شوێنە تایبەت حەزەکەی ئێمە کارگەی مەسەلەن کارگی جووامان هەبێ لە کوردستان بەتاکید من هەوڵیشم بۆیەوە من کات خۆی کردم بە پرۆژە بردمەوە بۆ کوردستان حەزم کرد شتێکی وا دروستکەین لە کوردستان کە پەیکەرەکان لەوێ ئەکرێت بەدای وەکو چوایەکان وەکو هاتۆ هەر پاقلاوە دروستکەی بەس فڕۆنی نەبێ سووریکەیت و لای خۆم هاوایە هەر بەکاڵی خۆی کتێب بنووسی هەر بەدەست و چاپەمەنی و نەبێت تەڵی ئەوانە زۆر گرنگە ویستم شتێکی وا بکەم بەس بەڕاستی خەمسار بوو لەی سار بوومەوانێ و تۆزی زەحمەتە ئینشاڵڵا بەشکم لە داهاتوو هیوادارم لە داهاتووە مامۆستا شوان هەست یعنی تۆ ڕازیت لەو پەیکەرانی کە لە کوردستان لە شارەکانی وەکو سلێمانی و دوهۆک و هەولێردانراوە یا تۆزێ بێسەروبەری پێوە دیارە بەڕاستی من جاری تیژ باسم کردو لای خۆمان پەیکەرساز و هونەرمەندی زۆر باشمان زۆر بەتوانان کە ئەتوانن ئیشی جوام بکەن بەس گرفتەکەمانەوەی وەکو باسم کرد ئەوان کە پەیکەر دروستەکەن ئیتر ئەو مەراحیلانی کەیت ئەبێ بیکەی بە قاڵ بوو داڕێژ ئەوەمان نییە بۆیە زۆربەی پەیکەرەکان لە مەوادی زۆر بێبەها دروستەکرێت لە چیمەنتۆ لە فایبەر عمریان کورتە بێ بەڵێ عمریان کورتەوە ئەو پەیامی کە پەیکەر هەیەی ئەی لەگەڵ عەدەدی پەیکەرەکانە تۆزی کێشەو نییە هەستەکەم تۆزە زۆرە لە شوێنێکا بە تایبەت پەیکەرێکی زۆر داهێن خۆی پەیکەر تا هەبێ باشە زۆر جوانار خۆتە سەیرەکە ئەم وڵاتانە ئەو هەموو پەیکەرە هەیە بەردەوامیش دروست دەکرێت زانانی وسمەوەم لەبی نەچێت پەیکەری داهاتووم کە چوومەوە بۆ ئیش دوای پشووی هاوینە شارێک هەیە لێرە پێڵێن ترێ لە بۆری ئەیانێ شارەکەیان بۆ دروستکەم پێش 200 ساڵ لەمەوە پێش چۆن بووە خەریتە شتەکان بۆیە ناوم دا من وەکو پەیکەرێکی بارز
ڕێلی بۆیان دروستەکەم ئەو پرۆژەی داهاتوو جوانە ئینشاڵڵا سەرکەوتوبی مامۆستا جوان بەڕاستی کاتی بەرنامەکەی ئێمە هەرە وێیە من زۆر خۆشحاڵ بووم بە گفتوگۆکردن لەگەڵ تۆ ئەو کۆمەڵە زانیاری زۆر سەرنجڕاکێشتدا بە ئێمە من هیوادارم هەردەم تەندروست باش بی و هەردەم بەردەوام بی لە کارەکانت و بتوانی خزمەتی گەلەکەی خۆت بکەیت و سەری ئێمە بڵند بکەیتەوە وەکو کردوتە ئیشەڵڵا هەر سەرکەوتووە بی زۆر سپاسکە کاتی خۆشتدا بە ئێمە زۆر سپاسی ئێوەکەم گەورەتان کرد خۆتان گەورن بەڕاستی زۆر سپاسی ئەو ستافە بەڕێزەشتانەکەم زۆر سپاس ئێمە زۆر سپاسی جەناب دەکەین و سپاسی ژیانخانی ژەکەین ماندوومان کردن بەڕاستی هیوادارین لە داهاتوو بتبینینەوە زۆر سپاس بۆ مەمنون هەر بژیت بینەرانی بەڕێز و خۆشەویستی نایابەکان خۆشەویستانم لە کوردستان 24 بە ئێوە دەگەینەوە هەتا بەرنامەی تر و میوانێکی تر هیوادارم هەر تەندروست باش بن بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ و کاتیش خۆش خواحافیز